سپاس بۆ خۆی گەورە ئەمڕۆ لە قۆناغاستیارەکەی سەرژمێری ئێمە وەکو گەڕێکی کۆماری 23 بلۆکمان هەیە. خۆشبەختانە مۆزەفەکانمان لە سعات 8:30 لە 8 دابش بنەتە سەر بلۆکانێنە بۆ کارکردن بۆ تاواکردنی ڕایکردنی شەکانی ئەمڕۆیان کە لە 4 ڕۆژی ڕابردووە لە ڕۆژاری 16 و 19 ناوی تاک بە تاکی خێزان ئەندامانی خێزان نووسراوە. ئەمڕۆ ئەو استیمارەیە کۆتایی پێدێت. ئەمڕۆ سەرژمێرێکە حسابەکرێت لە سعات 12 شەوە لە 19 لە سەربیسەوە پێوتری لەیلەتول ئیسناد لە دوای ئەوە هەر کەسێک لە دایک بۆیە کەسێک مردووە داخلی سەرژمێری نابێت. ئەوەی کە مردوو لە دایک بۆکان هی ئەو 4 ڕۆژەی پێشتوی زیارەتی یەکەم کە سەردان یەکەممان کردو گۆڕانکاری ڕوویدا و گۆڕانکاریەکان نووسێ. ئەگەر گۆڕانکاری ڕووی نەداوە ئینها استیکمال بەیانات لوسراکەی واتە ئەوای کۆنە سوورە سەوزە بێتەوە نزبەی ئینجازمان ئەبێ بەرز بێتەوە لە خلالی ئەم دوو ڕۆژەیە ئەم قۆناغە تاو بێ. قۆناغی سێهەممان لە 23 یانزە دەسپێگە تاکو و دەی 12 ئەوە پێوترە سلع معەمەرە پرسیاری کەرەستەی ناوماڵ و پرسیاری تاک بە تاکی شەخسەکانێکی بڕوانامەیە و قورسایەکانی ژیانە چاوە گوێ بیستنە ئەم شتانە پرسیارەکەین. بەڵێ ئەو خێزانانی کەوا هاتوونەتەوە بۆ قەزای خورمات و لە ماڵێکا تا چەند مەسەلەن 3 خێزان یا 4 خێزان کۆبنێتەوە. خۆشبەختانە بڵین ناسنامەی خورماتوو بەوانەیە کە گۆڕاون کە خورماتوویەک لە خورماتووە دروست بووە لە خلال ئەم 4 ڕۆژەیە ئەوش هەستکردنە بەرپرسیارەت بەرامبەر نەتەوەی خۆیان گەڕاونەتەوە زێدی خۆیان ناوتۆمارکردنێکی بەرچاو ڕوویداوە لە خێزانەکانە ماڵی وا هەیە 2 تا تۆمار کراوە. ئەمەشە ڕێژەیەکی زۆر بەرچاو ڕێژەیەکی باشە بێت ئینشاءڵڵا.